یەکێک لە پرسیارەکان هۆکار چییە بەیانیان کە هەڵ ئەسم بەڵغەمم خوێنی لەگەڵا دوای 4 جار تفکردن چاکە بم. بە نسبەتی خوێن لەگەڵ تف یاخود لەگەڵ بەڵغەمە هۆکار زۆرە بۆ ئەم بابەتە. بە نسبەتی قورب و جۆلوتەوە یەکێک لە هۆکارەکان کە زۆر مهمە لوتە. تاڵەن زۆر جار خوێن هەیە لە لوتە لە ناو ڕووپۆشی لوتە ئەچێتە خوارەوە بناو قوڕێک شەوان کەپاڵەکەوێ وشکە بێتەوە لە ناقورجیا بەیانیان کە تفەکاتەوە پێوێتی. وەکێ لە هۆکارە زۆر گرنگەکانیش ئەوەیە کە ئەو نەخۆشە دەبێت پسپۆڕانی دەمودان بیبینن لەوانەیە یەکێک لە کێشەکانی کێشی لە دەمودان و لە پوچی هەبێ هەستیاری بڵێ ئەو هەوکردنی پوچی هەبێ کێشێکی هەبێ لە پوشی و طبعاً هۆکارەکان لە لوت و لە قورب یاخود زۆر جار نەخۆش ئەگەر لەگەڵ بەڵغەم هەیە زۆر بێ خوێنەکەی دەبێت سنگیشی فحەز بکرێت بۆ نمونە لەوانە تیشکی سیچکانی پێزوێ بۆ سنگی بەپێی حاڵەتەکە و کەمی زۆری ئەو خوێنەیە ئەبێ یەکێک ئەو شوێنانی کە پەیوەستن بە خوێنی ناودەم و قورگەوە پشکنینی تایبەتیان بۆ بکرێ و دوجار قەرار بدرێت کە ئەو خوێنە لە کوێیانەوە هاتووە چونکە ناتوانانی تۆ ئێستا بڵێ بۆ نمونە ئەمە لەوانەیە لوتی بێ لەوانەیە ئیشەکەی زۆر ئاسان بێ بکرێ بۆ نمونە لەوانەیە پوچی بێ هەش دوکەرێکی دانی بەڕێز بیبینێ پاکردنەوەیکی بێ التیابێکی بێ علاجی بۆش بکرێ و چاک بێتەوە.